لە پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی کەمپینێکەوە هاوکاری بۆ زیان لێکەوتوانی زەمین لەرزەکەی ڕۆژهەڵات و باشووری کوردستان کۆ دەکرێتەوە. کەمپینەکە سەرجەمچین و توێژەکان لەخۆ دەگرێت و بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. ڕاستیەکەی کارەساتەکەەوە دڵتەزیانە هەم واجبی هەموو کوردێکە کە بتوانێت ئەرک بکێشێت هاوکاریەکانی بگەێنێتە برکەکانی کۆکردنەوە هاوکاریەکانیان هیشەڵا بگاتە دەستیان و بتوانین بچووکترین خەمیان چاڕێژ بکەین. بە ئەرکی خۆمان دەزانین کەوا لەم کاتە بەدەم کوردانمانەوە بچین لە ئێران هەم لە عێراق. لە وتاری سەرجەم مامۆستانی ئاینی شارەکەش داوا لە هاوڵاتیان کرا بەپێی پێویست بتوان ناوکاری پێشکەش بە زیان لێکەوتوانی زەمین لەرزەکەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بکەن بۆ ئەوەی بتوانن بە بچووکترین شت خەمێکی گەورە ساڕێژ بکەن. ئەوانش خوشک و برای ئێمە دییان قەومەوە ئێمەش ڕۆژانێک بۆ لێمان قەوماوە چون بۆ ئێران ئەوان هاوکاریان کردووی بەدەممانەوە هاتوون ئەبێ ئێمەش بەدەم ئەوانەوە بڕۆین و بەڕاستی یعنی زۆر خەمێکی گەورەی ئەمە زۆرمان پێ ناخۆش بوو وەڵە جەمهورێت پێر پێشەنگ بوو لە هەموو شتێکە حەزیان لە هاوکاریکردنە چونکە خۆمان زۆر ئەمە نەمان ئاوارەی دی و ئەمەمان هامەتی دی و حەزەکەین هاوکاری هەموو کەسێ بکەین کە پێویستی پێمانە. بەپێی ئاماری لیژنی گەڕان و بەدواداچوون بۆ خەمڵاندنی زیانە گیانی و مادیەکانی ئەو زەمین لەرزەیی کە 12 مانگا باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 560 بریندار تۆمار کراوە و حاڵەتی گیان لە دەستدان نەبووە. 645 خان و ڕوبەڕووی زیان و ڕوخان بووەتەوە. 23 قوتابخانە زیانی بەرکەوتووە و 3 لەو قوتابخانانە خوێندنی تێدا ڕاگیراوە. لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژیانێکی زۆری مادی و گیانی بەدوای خۆی داهێناوە و هەڵەبجەیەکانیش دەیانەوێت لە ڕێگەی کۆکردنەوەی کەمپینی کۆمەک و هاوکاریەوە ئاوخەمی واسۆزی بۆ ئەو ناوچانە دەرببڕێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.